بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست ڕۆژەوانانی ئازیز خۆشحاڵم کە دەرفەتمان بوو بۆ ئەوەی کە بینەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاین و سروشت. ڕەنگە ئێستا بڵێن ئەم پیاوە لەسەر ئەم چەمە چی ئەکات؟ خۆشەویستان، ئەو بابەتانە ئێمە هەڵیانە بژێرین، هەوڵە دێن کە شوێنەکەش گونجاو بێ ڕاستەکەی لەگەڵیانە، واتە لۆکەیشنەکە شوێنەکەش یارمەتی دەربێ بۆ تێگەیشتن لە بابەتەکە. ئەمڕۆ ئەمەوێ باسی ئاو بکەین، ئاو لە بواری ئاینداری ئێمەیە، لە بواری ئیسلامە، ینی با بڵێن ئیسلام چۆن گرنگی بە ئاو ئاوە، شەریعەت چۆن گرنگی بە ئاو داوە، چۆن باسی ئاو کراوە. تەبەن کە وەختێک ئاەتمان هەیە، واتە ئاەت دێت و قسە لەسەر هەر بابەتێکەکە، قسەی ئینسان ڕەنگە ینی دواتر گرنگ و بەیاخ پەیداکە. بۆ نمونە خوای پەروەردگارە فەرمێ وجعلنا من الماء كل شيء حي، واتە هەچی ژیان هەیە یاخود با بڵێن ئەوەی کە لە ناو ژیانە هەیە هەمووی لە ئاو دروست بووە، کەواتە ئاو جێگایەکی زۆر زۆر گرنگی هەیە. تەنانەت پێکاتی ئینسان لە سەدا هەفتای ئاوە. ژیان بەبێ ئاو واتە ژیانەکە کۆتایی دێ، ینی درەختێک ئەگەر ئاوی نەبێ وشکە بێ، مرۆڤێک ئەگەر ئاوی نەبێ ئەخنچێ، ئاژەڵێک ئەگەر ئاوی نەبێ بیسان لە تینوانە ئەخنچێ، کەواتە بەبێ ئاو ژیان بەردەوام نابێ. خوای پەروەردگار لە ئاو ژیانی دروست کردووە. ئەمڕۆ لە بەرنامەی ئاین و سروش یاخود لە ئەم ئەڵلقەیەیە باسی گرنگی ئاوەکەین لە بواری با بڵێن شریعەتی پیرۆزی ئیسلام، لە بواری ئاینداریە و قورئان چۆن باسی ئاوی کردووە، فەرموودە چۆن باسی ئاوی کردووە، چۆن گرنگی بە ئاو دراوە. فەرموون لەگەڵم بن بۆ ئەڵلقەی ئەمڕۆ لەگەڵ میوانێکی خۆشەویست باسی ئاوەکەین. مامۆستا ئەحمەد یاخوا بەخێر بێیت. سوپاست دەکەم کە بۆ جارێکی دیکەش لەگەڵمان بووی. من ناوی خۆم لێ هێناوە، خەمن نەبێ بیسمیللام کردووە و حەمدی خواشم کرد ئەلحەمدوللیلا. مامۆستا ئەم جارە باسی ئاوەکەین، تا جۆگەیەک و ڕووبارێکش لە دوامانەوە ڕوات. تەبەن ئێمە ئەگەڕێنەوە بۆ فەرمایشتی خوای پەروەردگار. فەرمایشتێکی خوای پەروەردگار هەیە، ئاەتێکی فەرمووێ وجعلنا من الماء كل شيء حي، واتە هەچی ژیان هەیە لە ئاو دروست بووە. ینی مامۆستا ینی ئینسان ئەگە سەیری خۆی بکە، ئێمە ڕێژەیەکی زۆر لە لەشی ئێمە ئاوە، لە لەشی خۆمانەوە بیگرا تاکە ئەو دار و دەرەختێکی ئێستا لە پشتمانەوە، ئەوەی کە ئێمە ئەم سروشتێک کە ئێمە لە ناویا بەرنامەکە ئاکەین هەمووی بە ئاوەژی. یعنی ئەگەر ئەو ساڵێکی وشکە ساڵی بێ ئەم دارانە تینیان بۆیێت خەریکە لە تینما ئاخنچێن. خوای گەورە باسی ژیانمان بۆکە کە لە ئاوە، کەواتە ئاو چ بایەخ و گرنجێکی لە ڕوانگەی قورئانیەوە بۆ ئێمە هەیە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هر أوي كخواي جورا لو آياتها فرميك جناب اشتخنتو وجعلنا من الماء كل شيء حي، يعني هتيشتك جياني تيابي، هتيشتك زيندويتي تيابي، هتيشتك زيندوبي لدار درخته ولا إنسان ولا باڵندە و ئاژەڵەکانەوە هەچی تەڕایە لە زەویە هەیە هەر هەمووی لە ئاوە و ئاویش زانەکانە فەرمونون 160 جار لە قورئانە هاتووە، بەس بە لەفزی ئاو، بە لەفزی ماء، بێجگەلەوەی کە الأنهار البحار البحر العين بئر مثلا صيب و بەچەندها ناوی کە هاتووە لە قورئانە هاتووە. قورئان ئاو زۆر ناوی هاتووە، زۆرترین ناوی قورئان ناوی ئاوەکە لە قورئان هاتووە 160 جار بە ئاو هاتووە و چەندەها جاریکەش بە وابیل و بە صەیب و بە مەتەر و بە غەیث و بەوانە هاتووە لە قورئانی پیرۆزە. وخوای گەورە فەرمێ والله خلق كل دابة من ماء،
خی گەورە هەموو دابە عنی ئەو بەسەر ئەرزا بڕوە ئەوی قورسایی بخاتە سەر بالەژە ئەرزیشا بژی هەرچی جوڵەی تیابێ خی گەورە هەمووی لە ئاو دروست کردووە بۆیە ئاو گەورەترین نیعمەتە گەورەترین نیعمەتی دنیاە گەورەترین نیعمەتی بەهەشتیشە خی گەورە کە باسی بەهەشتیش دەکا تەجری من تحتها الأنهار هەم چەندەها جار لە قورئانە باسی ڕووبارەکانی بەهەشت کراوە باسی ڕووباری ئاو باسی ڕووباری هەنگوین باسی ڕووباری ماست دۆ ماستا و مەسن ئەوانە و باسی ڕووباری شیرین کراوە لە بەهەشتا باسی ڕووباری سارد و فێنک کراوە لە بەهەشتا باسی ئاوی فێنک و ئاوی سارد کراوە هەموو ئەمانە ئەگەر قورئان بخوێنێ بەشێکی زۆری باسی ئاوە چونکە بچیە سەر هەر شتێک ئەدێتەوە سەر ئاو مەسەل باسی ئینسانەکە وەکو تۆ فەرمووت لەسایە زیاتر لە 75 سەرزەوی ئاوە لەسایە هەفتا زیاتر وەکو زانەکان لەسا هەفتای ئینسانیش هەر ئینسانی ئاوە خۆی لاشەی خۆی بێزگەلەوەی کە سەرزەوی ئەگە بیکەی بە سێ بەشەوە دوو بەشی لەوەچێ ینی بە زیادەوە ئاوە بەڵێ مامۆستا ئەگەر سەیری قورئانەکەی قورئان ئاوی ژەباتەوە بۆ ئاسمان مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئاەتەکەم بۆ بدۆزرێتەوە كخواي پروردگار فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم هو الذي أنزل من السماء ماء لكم منه شراب واتا باسي باراندني آوكا واتا لسره بومان ديتا خوار واتا آيوش بيوندي بأسمان ويا بويا جاري واهيا يعني أو صالجي باران نباره باران كم بي اما تين من بودي بي بوشك صالي أو كم بيتوا كواتا دیسان ئەوەی کە هینە با بڵین ئەوەی گرنگە بۆ ئێمە کە تێفکریمانە لە سەبارەت بە ئاو هەبێ ئاو ڕاستە لەسەر زەوی ئاو ڕووبارەکانە بینین ئەڕوات بەڵام بیرمان نەچێت لە ئاسمانەوە دێت ونزلنا من السماء ماء مباركة بەڵکو هەر لە قورئانە باران ئاسمان هاتووە ئاسمان یعنی باران سەما یعنی باران لە بەعزێ لە ئاەتەکانە کە سەما هاتووە خی گەورە مەبەستی پێ بارانە وأنزلنا من السماء ماء ونزلنا من السماء ماء مباركة ئاوی پیرۆز ئاوی پاک خی گەورە بە ماء طهورا ئاوی پاک و خاوێن یان ئاوی پیرۆز ناویە بە لەبەرەوەی کە ئەمە نیعمەتێکە لە ئاسمانە بۆیە کە لەسەر عەرز ئاو نامێنێ ئیلا بێ خەڵق دەست بەرز کاتەوە بەرەو سەرەوە ئیلا بێ خەڵق ڕووکاتە سەرەوە چونکە لە بەوەی کە بیر لێن بۆی کە ئەرز هەڵەکۆڵین بۆی نازان فڵان چارەسەری بێ ئاوی ناکرێت ئیلا بێ ڕووکەوە سەرەوە لەسەرەوە خی گەورە بارانەکە بارێنێتەوە زۆر باشە مامۆستا فەرموودەی پێغەمبەرمان چۆن باسی ئاوەکە بەڵێ لە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم الطهور شطر الإيمان طهور پاک و خاوێنی پاکردنەوە بەشێکە لە ئیمان بەڵکو نیوەی ئیمانە شەتر بە معنای نیوەش دێ بە معنای بەشێکیش دێ نیوەی ئیمانە ئەم دەستنوێژە ئەم خۆشتنە جل پاک بێتەوە هەر بۆ نوێژە بێت دەستنوێژ بگری تارت بگری دەستنوێژ بگری خۆ بشۆی شوێنی نوێژەکە پاک بێت جلو بەرگەکە پاک بێت لەش پاک بێ ئەو هەر هەمووی بە ئاوە کرێ لەبەرەوە خی گەورە فەرمێ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمێ الطهور شطر الإيمان طهور شطر إيمانە يعني نیوەی ئیمانە پاک و خاوێنی ئاو بوونی ئاو داواکردنی ئاو لەخوا بەشێکە لە ئیمان بەشێکە لە ئیمان بوونی ئاو چونکە ئەوەی کە بڕای بەوە هەبێت کە ئاو نیعمەتی خوایە ئەبێ سوپاسی خوای لەسەر بکە ئەبێ بزانێت کە زۆر بەشێکی زۆر لەو عیبادەتانە بە ئاوەکرێن ئەگەر ئاو نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێن نیوەی ئیمانە چونکە نوێژ گەورەترین ڕوکنی ئیسلامە نوێژ ببێ دەستنوێژ نابێ دەستنوێژ ببێت تارت نابێ بەبێ خۆشتن نابێ ئەبێ شوێنەکەت پاک بێ بێ جلو بەرگەکە پاک بێ بێزگەلەوەی کە پاکی معنەویشێ ئەبێ ئینسان دڵ و دەرونیشی پاک بێ هەموو ئەمانە گەڕێتەوە بۆی کە ئاو گەورەترین نیعمەتە و بەو شێوەیەش کە خوا دایناوە بەو شێوەی کە خوا دایناوە کە زانەکانە فەرموون بێتام و بێڕەنگ و ببێن لە کتێبە شەرعیەکانە فەرمێ ئاو نەتامی هەیە نەڕەنگی هەیە نەبوون ئەگەر ئێکێ لەوانەی بۆ دروست بوو ئەو کاتە بە ئاوی پاکدا نادرێ مەگەر بەهۆی ڕێڕەوشتەکەی توش بێ کەواتە ئەگەر ئاو ڕەنگی هەبیایە من وام بیست زانەکانە فەرموون هەموو شتێک یەک ڕەنگیە بوو ئەگەر ئاو تامی هەبیایە هەموو کەس یەک تامیە بوو یەک بۆ نییە بوو لەبەرە خوای گەورە بە شێوەیەک بە مبارەکی بۆی نردوین کە بە کەڵکی ژیانمان زۆر باشە مامۆستا تەمان ئێستا ڕۆژەوانانی خۆشەویست دانیشتون گوێ لە ئێماگرن تەمان ئێمە بێ باسی هینمان کرد باسی قورئانمان کرد باسی ئاەتەکانی خی پەروەردگارمان کرد کە تەمان وەکو نمونە باسمان کرد باسی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆن گرنگی بە ئاو دراوە ئێستا با بینە سەر ئێمە زانین لە باری فقیشە
بابێکەیە بابی تەهارەت تەمان هەمووی باسی ئاوە سەرچاوی کتێبەکان باشە وانە سەرەتای کتێبەکان بابزانانی شریعەت چۆن باسی ئاوەکە ئاو وەکو باسم کە گەورەترین نیعمەتی خوای گەورەیە و هۆی پاکردنەوەی هەتا پاکردنەوەی مردووەکانیش لە شەرعان نەکرد زیندوەکان ئەبێ مردووەکانی بە ئاو بشۆرن ئەنجا بخرێنە قەبرەوە لە شەرعا باسی ئاوە کرێ باسی ئەوە کراوە کە ڕەنگی نییە وەکو باسم کرد بۆنی نییە تامی نییە ئەگەر ئەوە تێکەوت پیس دەبێ ئەگەر ئەمەی تێن ئەگەر ئاوا بوو پاک ئەگەر ئاوا باسی ئاوا پاکەکان کراوە باسی ئاوا پیسەکان کراوە باسی مەسەڵەن یەکەم بابەت لە هەموو کتێبە فقیەکانی خۆمانە یەکەم بابەتی تەهارەت وەکو تۆ باسی یەکەم بابەتی لە تەهارەتە باسی ئاوە ئەو ئاوەی کە پاک و خاوێنی پێکرێ سەبع و میاهین حەو ئاوە یەکەم بابەتی کتێبە فقیەکان ئەوەیە کە ئاوی ئاسمانە یعنی باران ئاوی بیرە ئاوی عینە ئاوی مەسەڵەن تەرزەیە ئاوی کاری بکەم مامەستا ئێمە ئاوێکمان هەیە ئاوەکە بۆ خۆی پاکە پاکەرەوەش بەڵێ ئاوێکمان هەیە پاکە بەس پاکەرەوە نییە بەڵێ ئاوێکمانەیە پیسە بەڵێ ئەمانە چۆن ئاوی پاک ئەوەیە کە تام و ڕەنگوبوونی نەگۆڕابێ یان ئەگەر گۆڕابێ بەهۆی ڕێڕەوەکەی و گۆڕابیان بەهۆی ئەوەی کە ئێستا قوڕاو بوو جا ئاوی پاک دوو بەشە بەشێکیانەوەی کە شتی تێەکەوی پیس نابێ مەسن ئاو ماستی تێکە پیس نابێ بە ماستاو بەس بە کەڵکی دەستنوژ نایە ئاو هەیە کە شەربەت بوون بەڵێ ئاوی پاک دوو بەشەکات ئێچانەوەی کە هیچی تێنەکەوتووە هیچ پاکێکی تێنەکەوت یان پاکێکی کەمی تێکەوتووە ڕنگ و تاموبوونی نەگۆڕیوە ئەوە ئاوی پاکە و دەستنوژی پێی دەگە شتێکی پاکی تێکەوت ئەگەر شتێکی پاکی تێکەوت و تام و ڕنگ و بۆنی گۆڕی وەکو شەربەت وەکو ماستا وەکو دۆ وەکو شتانێکی بینین ئەوانە پاکە بەس پاکەکەرەوە نییە پاکە بەس دوزنیە دەستنوێژی پێ بگری دوزنیە جلی پێ بشۆی مەسەرەن جلی پێ نوێژی بکەی خۆتی پێ نوێژی بکەی ئەوەش پێترێ ئاوی پاک دوو بەشەکەواتە ئاوی پیسیش هەردوو بەشە ئاوی پیس ئەوە ئێکیانەوەی کە پیسەکەی تەیەکەوێ پیسەکە کەمە پیسەکە کەم ئەی لە قولەتەین زیاترانی لە 500 ڕتڵی بەغدادی 500 ڕتڵی عێراقی زیاترە ئەوە ئەگەر پیسێکی کەمی تێکەوت و لەوەش زیاتر بوو مادام تام و ڕنگ و بۆ نوشتینە گۆڕی ئەو ئاوە پیس ناوێت با پیسیش تێکەوت بێ پیسێکی کەمی تێکەوت هیچ پێوی دیار نییە بەس ئاوێک پیسە کە پیسێکی تێکەوت بێ تام و ڕنگ و بۆنی گۆڕی بێ ئەو کاتە دروستێ دەستنوێژی پێشۆرە و ئەو شتێک کە تێکەوتۆ پیس بێ باشە مامەسا باەکسە بچینە سەر ئەوەی کە لە هەندێک سەرچاوەیە بابەتە شەرعیەکانە بینیمانە کە ئاو یاخود ئاودان یا مەسەلەن دروستکردنی کارێزێک بیرێک خێرێکی زۆر گەورەی هەیە ینی ئەمان چۆن لە شریعەتا باس کراوە ئەو پێدە سەدەقەی جاریە سەدەقەی جاری یعنی خێری بەردەوام کە سعدی کوڕی عوبادە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا من دایکم مردووە ئەگەر بمایە خێرێکی کرد ئێستا ئەمێ خێرێکی بۆ بکەم چی بۆ بکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیکە بالماء فەرمی بڕۆ ئای بۆ کە دوایی بیرێکی هەڵکەن ناویان نابوو بیری دایکی سعد ئەتر لە مەدینە بیرە بەناوبانگ بۆی کردبوو بە خێر چونکە پێغەمبەری خوا فەرمی باشترین خێر ئەوەیە کەسێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێی پێغەمبەری خوا من جاری وایە حیوان و شت دێتە سەر ئاوەکەم ئاوە خواتەوە دەریان کەمیان ڕێگایان بگرمیان ڕێگان لێ نەگرن بڵێ خێرم بکە پێغەمبەری خوا فەرمی ئەوەی تەڕایی لە لەشیا هەبێ لە ئاوەکەی تۆ بخواتەوە تۆ خێرە دەگا ئەو بیرەی تۆ لێت داوە ئەو جۆگای تۆ پاکە کردێتەوە ئەو کانیەی تۆ پاکە کردێتەوە کە حیواناتی لێ بخواتەوە خەڵک دەستنوێژی لێ بگرێ مار و مێروش لێ بخواتەوە تۆ خێرە دەگا باشە مامۆستا بابەتێکی دیکە هەیە ئەوش پەیوەندی بە ئەوەیە کە ڕێگری لە بەکارهێنانی ئاو چونکە ئاوژێکێکە لەوانەیە کە حەقی عامە گشتیە مەسەلەن بۆ منە کانیەکە بە بیرێکە ینی ئەگەر کەسێک ڕێگری لە بەکارهێنانی ئاو بکە ئەگەر تۆزێ نزیکی کەمەوە بۆی تێکەڵ بێ لەگەڵ ئەو واقعیکە ئێستا ئەمە هەمانە لە چەند ساڵی ڕابردووە وشکە ساڵی بووە الحەمدولله خوا گەورە ڕەحمی پێکردین و ئاوێکی باش و بارانێکی باش و بەفرێکی باشی بۆ باراندین مامۆستا کابرا بیری هەیە دراوسەکەی ئاو کڕێ ئەمیش لێرە بیری هەیە و لە خۆشی زیادە بەس ئاوەکە نابەخشێ نایدا وڵای جاوە بابەتێکی باشەکە باس کرد چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەسێک ئاوی هەبێ ئاوێک لەژێر دەستیا بێ اینجا لە ماڵی خەڵق لەو ئاوی خۆمە ئاوی خۆی نییە ڕاستە عەرزەکەی خۆیەتی کە کونی تێک کڕیوێتی بەس ئاوەکە ئاوی گشتیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الناس شركاء
في ثلاث فرمي خلقي شريك لسيشتا الماء والكلأ والنار ايش يعني انا او يهمو كسا كسبوني دسي بسلا بقري حتى او كسي كبير لمالي خوانا عليها خلق بشدار درو دراوسي كان خلقي او درو اسكو اوي او انا رايك يا شيخ وانا بشدار لخيرك يا ابويا في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي هر كسي اوي كي لي زيابو او اوي ناب خلقي ري خلقي لي قلت افرمي خواي جوري لرجي قيامتها بانجيكا افرمي سوين بقوريتي خم ما دام تو اوزيا كنا بخلقي من امر خيرك خم نامته باش حەزەکەم ئەلێرە تێکەڵی کەمەوە بە شتێک کە وەختی خۆی ئەمە لە لادێمان بینی مامۆستا هەڵبەت دیارە ئاودان زۆر خێرە ئاەتی کشمان هەیە والله أعلم للسورة توبة أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام نازم مامۆستا ئەمە ئاەتە ئەسباب نزولەکەی نازانم بەس ئەزانم کە باز لە ئاوەکە لەوەی کە ئایا بەقەدەر جیهاد و تێکۆشان لە پێناوی خوا ئاو بەخشین یاخود با بڵێن ئاو جێڕان سیقای حاج ئاودان بە حاجەکان بەقەدەر ئەوە خێرە خۆی ئەوە سەبەبی نزولەکەی چییە مامۆستا؟ ئەمە دیارە بەنی هاشم نەوەکان خزمەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم با بڵێن داوایان کرد کە پێغەمبەری خوا ئەزگاری ئەوەشیان باتێ هەموو شتێ بەدەست خۆیانە با ئەزگاری ئاودانەکە و کلیدی کەعبە و هەموو شتێ بەدەست خۆیان بەڵام پێغەمبەری خوا فەرمووی ئاودان بە حاجەکان بەقەدەرەوە خێر نییە کە خەڵک چێ بۆ جیهاد بقدر او خير نيه يعني كم جار او خير تلو دواي ايش دوهم جار لدواي جهاد لدواي امام بون بخوا جهاد ايش خير كان شي او بحاجه كان او دان زوز خير لفرمودي پیغمبر هاتوا دو فرمودن بكرتي باسانكم من فرمودك باسناكم بس هنا كفرمي دخلت باغيه الجنه في كلب سقاه فرمي افرتك باغيه يعني داين بيس شو بیابانەوە چووە بیرێک و ئاوی خواردەوە کە هاتە سەر سەگێکی بینی عەرزەکە ئەلێسێتەوە تی وەڵڵاهی ئەوی ژۆک من تینوێتی هیچی پێ نەبوو ئاوی بۆ بێنێ لە بیرەکەیە ئەڵێ خوفەکەی خۆی داکەن خوف یعنی کاڵە بە کوردی خۆمان یعنی گۆرەوی ئەستور کە ئاو دانایە پێڵاویش نییە بەس لە بینی ئەو دوانایە ئەڵێ بە خوفەکەی خۆی چەند جار چوو لە بیرەکە بۆی پڕ کرد و هاتە سەرەوە بەدەم سەگەکەیەوە کرد ئینجا خوای گەورە شەکەرەها خوای گەورە عەفوی کرد خوای گەورە لێی خۆش بوو هیدایەتی جارێکە خراپەی نەکرد ئەمە باغیەیە کە چۆتە بەهەشتەوە پێغەمبەری خوا فەرمێ خوا لێی خۆش بوو خستیە بەهەشتەوە و فەرمێ عابیدەیەکی عابیدە بەهۆی پشیلێکەوە کە ئاوی نایەوە پشیلێک چۆتە جەهەنەمەوە ئەچۆ پشیلێکی سجن کردووە نەخواردنیایەتێ نە ئاویایەتە لە حەدیثەکە نەخواردن نە ئاو ئاوی نایەوەتێ ئەتا مردار بۆتەوە پێغەمبەری خوا فەرمێ ناویم بینی لە ناو جەهەنەمەکانە ناوی بینی لە ناوی جەهەنەمەکانە شەوی ئیسرا و میعراج لەبەرەوە بەڕاستی ئەم ئاوە چاکەکردن بە ئاو خێرکردن بە ئاو ڕێک پەیوەندیە بە بەهەشت و جەهەنەمەوە ئەگەر کردی خوای گەورەی خاتە بەهەشتەوە نەیکرد خوای گەورە فەرمێ من فەزڵ و بەرەکەتی خۆم لە تۆ گرمەوە مادام تۆ ئاوەکە لێ زیاد بوو نەدا بە خەڵقی جا بە تایبەتی من ئەو بابەتەی بیرە کە باس کرد حەزەکەم قسێکی لەسەر ئەوە بکەم چونکە ئەو بیرە زۆر ماڵ هەریەکە جاردەکان تێگەێنەوە بەردەمی ئەو ماڵانەی کەبیریانێ زۆر هەمویان ناڵێم مامۆستا لە بابی ئیسرافە ویستم پرسیاری ئەوە بکەم زۆر جار مەسەلەن بۆن منە دراوسەکەی محتاجی ئاوە ئەو ئاوەکە دێنێتە دەرەوە ئەی ڕشێنە بە جادەکەیە بە کۆڵانەکەیە جادەکەش تێگەداتەوە سارەی پێئشوە یعنی ئیسرافێکی زۆر لە ئاواکرێ مامۆستا ئێستا لە دنیای ئاوی شیرین کەم بۆتەوە ئەمە نیعمەتی خۆی پەروەردگارە تۆ ئاوێک بە شیرینی دەگاتە دەستی تۆ مامۆستا جا ئێستا لەوانەیە خەڵکی گۆ بزانێ ئەمە شەکوایەکە بۆ حکوومەتیەکەین بەس مامۆستا لەوانەیە بڵێم لیترێک ئاو بە پارەیەکی زۆر ئەگاتە لای تۆ ئەم ئاوە خاوێن بکرێتەوە بە بۆریا بێ کارەبای دەوێ پاکردنەوەی پاکژ تۆ بە ئاسانی دەگاتە لات و دەخەی تەنچەکەەوە ناپاقل لێ مامۆستا ئیسرافێکی زۆری تا لە شەرعە چۆنە ئینسان لە هەر ئین الله لا يحب المسرفين خوای گەورە کەسی ئیسرافکاری خۆش نایە کەسی زیادەڕەوی کا خۆشی نایە زیادەڕەوی لە نوێژاو کا خوا خۆشی ناوێ چونکە کابرا تەماری پێغەمبەری ئەی پێغەمبەری خوا ئەمەیە هەموو شەوە شەو نوێژکەم پێغەمبەری خوا فەرمی نابێ ئەمەیە هەموو ڕۆژە بە ڕۆژوم باشە گەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معنای خوای گەورەش ڕێگانە مسلمان ئیسراف کا لە نوێژە زیادەڕەوی کا لە ڕۆژوگرتنە چۆن ڕێگایە زیادەڕەوی کا لە ئاوە کە بەشی خەڵقی پێوەیە لەبەرەوە بەڕاستی بەعزێ ماڵێن ئاوڕشێنی پێکەن ئەو ماڵانەی بیریانێ زۆریان بەردەمی ماڵەکانی بچێت قیرەکان کەندراوەتەوە دراوسەکانی وەڕزن ئاوەکە بەردەمی ئەوان ناڕوە خەڵق تەڕە بێ چلەی هاوین
سيارة بنا ئاوەکە ڕۆ قڕوش پاوکێ پرچێنە بە خەڵقا ئاوی بیرەکانی ئەوان ئەنجا خەڵق ئاوی نییە بیخواتەوە ئان دێ بەردەگای پێشۆنەکو کەشوفشێک بەکارێن ئەو زۆر شتێکی خراپە بەڕاستی یەکەم ئیسرافە دووەم خۆ دەرخستن و خۆ بە گەورەزانینە بەسەر خەڵقیە سێهەمیش بەشی خەڵقی پێوەیە ئەو ئەوەی کە لە خۆیان زیای ئەو ماڵە ئەو بەشی ئێمە پێوە کە دراوسێ ئێمێ بەشی تۆی پێوە کە دراوسێتی بەشی هەموو دراوسەکانی پێوەیە مامۆستا شتێکی دیکە هەیە ئەویش بەڕاستی ئەویش حەقەیانی حەقە باس کرێت چونکە ئێمە باسی شریعەتەکەین و بەرنامەکەشمان لە بابی ئامۆژگاری و هۆشداریە مەسەلەن بۆ منە بە مسلمانانی عزیز لە مانجی پیرۆزی ڕەمەزانەیە مامۆستا جاری وا هەیە هاوینان ئاو کەمە کەسێک دێ توانای مزەخەیەکی گەورەی لێ ئێدا ئێستا مزەخەیەکە پێڵەن حرامی یعنی مەناعەتی نییە هەموو بۆرەکە هەڵوشێ کەسێکی تیکەش لە خوارەوەی ئاوی پێناگات نازە مامۆستا ئەمە من زۆر بە زوڵ نێزانم ئێستا بۆتە دیاردە گەرمانە نیکە ئەو ماڵە بێ ئاوە چونکە ئێمە سەردەمە هەر زۆر بە خەڵقمانەگوم میکەن بەڵام ئەوانەی کە ماگوم میکەن جایگو مامۆستا ئاو نیە دەستنوێژی پێ بشوین ئاوەکە من بەشی دوو ڕۆژەکە بە 5 ڕۆژ بە 4 ڕۆژ جارێک ئاوی دێتەوە جاریوا زیاتریشی پێچوو لەبەرەوە خەڵکە ناچار بووە گوناحەکەی ئەمانەش کە لە ناچاریا کردویان چێتە ملی ئەوانەی کە ناچاریانەکەن ئەوی شە بکەن ئەبێوانەکەن کە ئاوی خەڵقی بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرێگە لەسەر بەحر بووی بەحر زیارڕەیی مەکە لە ئاوە ئەم بۆ بچێت 4-5 تەنکی پڕکە بە کەیفی خۆی ئاوەکە بێنێ بە دەرگای پێ بشوە سارەی پێ بشوە هەموو شەی دراوسێکەشی ئاو نەبێ بیخواتەوە ئەی نەیبیستۆ کە پێغەمبەری خوا فەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سێ جار پێغەمبەری خوا فەرمی والله ئیمانی نییە تیان کێ فەرمووی ئەوەی کە دراوسەکەی لە شەڕی ئەمین نییە ئێوە شەڕ نییە کەم ئاوی دەستنوێژی نەبێ ئاوی چێشتی نەبێ ئاوی خواردنی نەبێ ئاوی خۆشتنی نەبێ بەڵام ئەوش ئاو بەبەر دەرگاکەکە و کەشوفشی بێکات لەبەر دەرگاکە و شانازی بکات سەر خەڵقیاکە ئێمە سۆندەی ئاوی ئاو گەورەمان هەیە ئەو شتێکی خراپە بەڕاست مامۆستا ئەگەر دیقەت بدەیت لە قەدیمە کاڵم قەدیمە باوەڕێکی 40 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش هەر ڕووبارێک هەر جۆگەیەک لە هەر شوێنێکەوە بەهاتایە من دڵنیام بە خۆشت ئەمازانی لە هەر شوێنێکەوە بە ئەتوانی بە ئەوڵێ بینی پێوەنی و ئاوەکەی بخۆیتەوە ئەو هەمووی پاک بوو مامۆستا ئێستا یەکێک لە موشکیلەکانی ژینگەی ئێمە پیسکردنی ئاوە مامۆستا ئەم ئاوە جوانەکە ئێستا یەتە خوارەوە لەو کوێستانەوە هەمووی بەفراوە ئاوێکی پاک شیرن دەی هاوین وەرە بزانە پڕە بێ لە شتی سەفەری لە دایبی لە سفرەی سەفەری لە قاپی سەفەری مامۆستا ئەمە تاوانێکی گەورە نییە وەڵڵاهی ئەوە بێ لە بەرنامەیەکی تایبەتیە باسی ژینگە بکەین باسی ژینگە بکەین کە خەڵق بەس تایبەت بە ئاو مامۆستا حەزم ئەوەی کە تایبەت بە ئاوە خوای گەورە ئاوەکەی وادانەوە هذا عذب فرات وهذا ملح أجاج خوای گەورە ئاوی کرێ بە دووەش شیرین و سوێر ئەو ئاوە سوێرە زۆر دەقاتی ئەم ئاوە شیرینەیە ئەگەر وا نەبیایە ئەم هەموو مندارەوە بووە ئەم هەموو پیسەی لەسەر زەویان ڕادێ و ئەچێتەوە بەحرەکانەوە هەموو دنیا بۆ گەنیە کرد بە ماوەیەکی کەم هەموو دنیا بن بڕە بوو بەڵام خوا بۆ ڕەحمی کرد ئەو هەیکەی خەنە ئاوانەوە لێرە ئەڕواوردەوە دەبە چەموو ئاوەکانە ڕاتۆ چێتەوە بەحرەکانەوە لە بەحرەکانە تەعقیمە بێ بۆی ئەو هەموو خوێی کە خوای گەورە کردێتە ئاوە سوێرەکانەوە ئەوە زۆر گوناحە چونکە ئەو ئاوە کەسێکتی لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەوەی کرد کە کەسێک ماڵی حرام خوای گەورە بەهەشتی لە حرامەکە کەسێتی وئین کانە شەیئەن یەسیرا تی ئەگەر شتێکی کەمیش بێ ئەو زەرەرەی کە من لە مسلمانیم لە خەڵقی کێیم پێغەمبەری خوا سیواکەکەی دەرنا فەرمووی وئین کانە قەضیبا من الأراك فەرمیەکە بەقەدەر ئەم دارسیواکەش بێ دارسیواکێک بای 1000 دینارە ئەو چەمێکی ئاوە بە چەند ئەکڕێ جۆگایەک کانیەک بە چەند ئەکرێم هەموو ئاوە بەردەوام دێت بچێ پیسی بکە سفرەی سەفەری تێخە حاشا حازی دایبی مناڵی تێخە قاپی سەفەری تێخە پیسایی لەسەر بکە بە هەموو شێوێ پیسی بکە وەکو ئەوی دژمنی بێ ئەو جۆرە کەسانە نە سۆز و میهرەبانی ئینسانیان هەیە نە ئی قەومایەتیان هەیە نە ئی نیشتیمانیان هەیە چونکە ئینسان دڵی نایەکانی و ئاوی وڵاتی خۆی وا لێ بکە دڵی نایە میلەتی خۆی وا لێ بکە ئەو نایلۆن و سفرە سەفەری و قاپ و پیسێ بۆ کاتە ئاوەکەەوە بۆی کوڕەکەی بیخواتە تووشی سەرەتان بێ ئەخسبێنێ کوڕەکەی خۆشی تووشی سەرەتانە بێ لەبەرەوە بەڕاستیە بێ ئینسان خۆی ئەگەر بە تەمای ڕەزامەندی خوایە ئینسان ئەبێ خۆی پارێزێنەوەی کە ئاو پیسکا کە بەشێکە لە ژینگە مامۆستا بێمە سەر ئادابی
ئەو خواردنەوە بەڵێ بۆچی کە ئەنی ئەو فەرمێشتانی کە باز لە خواردنەوەی ئاوەکەن بە دانیشتنەوە بەڵێ باسی ئەوەکەن کە ئیسان ئاوی خواردەوە بێ بڵێ الحەمدولله بەڵێ ئەمانە ئەم سیاقانە لێت بۆچی وڵای جامو نیعمەتێک ئەگەر بەسیترین نیعمەت بێ شکریەوێ سوپاسیەوێ تۆ بەسیترش لێ بێکی وڵە سوپاس دەڵێ زۆر مەمنون لەبەر چاومە لە بیرم ناچێتەوە ئەگەر خوای گەورە ئاوەکەی بۆ دروستکە وەنیە لەبەرەوە بەڕاستی ئەمە کە ئەو نیعمەتەمان بەکارهێنا بۆ خۆشتن بۆ خواردنەوە بۆ دەستنوێش بۆ ماڵشتن بۆ هەر شتێک بەکارمانە نابێ سوپاسی خوای لەسەر بکەین ئەبێ سوپاسی خوا بکەین کە خوای گەورە ئەو نیعمەتەی پێبەخشیون ئەو نیعمەتێکی زۆر گەورەیە کە ئەو ئاوە زوڵاڵە خوای گەورە بۆی پاکردوینەوە بۆی شیرینکردن بیخۆینەوە بۆی شیرینکردن بەکاری بێنین لەو شوێنانەی کە پێویستمانە بۆی هەڵقوڵاندوین لەو شاخودا ڕقوتەقە بۆی دەرێناوی لەبەرەوە بەڕاستی ئەو نیعمەتە ئەگەر بۆ نیعمەتی چکۆلە هەر کەسێک سوپاسی خوا نەکا معنای سپڵەیە ئیمامی عەلی فەرمێ هیچ کەس ناچێ بۆ جەهەنەمی لەسەر سپڵەی نەبێ هەموو کەس لەسەر سپڵەیە چێ بە نیعمەتەکانی خوا نازانێ مامۆستا قەولێکی جوانم بینیم ئەفەرمێ ئەگەر ئەو ئاوە ئەو پەرداخە ئاوەی کە ئەیخۆیتەوە ئەگەر حەمدی خوای پەروەردگاری لێ نەکەی ئەو پەرداخە ئاوە لە جسمت نێتە دەرەوە مقابلەوە بێکە بووکوشێ باڵێ یەکێ لە ئیمامە گەورەکان چووە لای هاڕونە ڕەشید تی قوربان وتی قسەم بۆ بکە ویستی ئەگەر زۆر تین و بێ و پێویستی بە جامولکێ ئاو بێ پەرداخی ئاو بێ چەنی پێ ئەگەر دەست نەکەوێت لەسەر ئاوا ئیدا ئاوە نەبێت لەسەر عەرزا دەست نەکەوێت تیۆڵان نیوێ مڵکەکەمی پێم تێگەر خواردەوە و دوایی حەبس بوو لە لەشتاو نەیتوانی بێتەوە دەرەوە بە چەند نەهێنێ دەرەوەتی بە نیوێ مڵکەکەی کەم تی دەبزانە هەموو مڵکەکەی تۆ بای پەرداخی ئاوە پەرداخی ئاو بیخۆی لەگەڵ تۆزێ میزکە نێتە دەرەوە بنێست مامۆستا ئێستا بڵێن لە ڕەمەزانە لە سەرەتای ڕەمەزانەوە عورفێک هەیە ئەو عورفە دڵنیام لەوەی کە شەرع پشتیوانیە کە ئاویش ئاودان بە خەڵک جاران لە لادێ کە خەڵک درەنگە هاتەوە وەکێک بە جاملکە ئاوێکەوە ئەچوو بۆ پێشوازی و ئاوەکەیەدایە چونکە ئازانی کە خێرە ئێستاش هەندێک گەنج کۆ بنەوە یا مەسەن بنە ڕخراوێک کۆ بێتەوە ئاوە بەنە سەر فولکەکان ئێواران کە درەنگ ڕێبوارەکانە ڕۆنەوە ئاو یا خورمانە دەنێ ئەمە تا چەند خێرە والله ترەوە ئەوێ لە هەرە خێرە گەورەکان چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من فطر صائما فله مثل أجره من غير أن ينقص من أجورهم شيئا فەرمێ کەسێک ڕۆژێ بێچێ بشکێنێ یعنی بەربانگی باتێ ئاوێکی باتێ بەربانگی پێ بکاتەوە ئەفەرمێ هەر کەسی ئیفطاری پێ بکات ینی ئاوی باتێ بۆی بەربانگی پێ بکاتەوە بەقەدەر ئەوی خێرەگا لە خێری ڕۆژوانەکەش کەم نابێتەوە ڕیوایەت ترا فەرمێ هەر کەسێک ئاوی خواردنەوە ئاوی ڕۆژ ئاوی بەربانگ بابە ئێچێ بەقەدەر ئەو خێریەگا بەقەدەر ئەو خێریەگا خێری ڕۆژەکەی خۆشی بۆ نووسێ بەقەدەر ئەو خێریەگا ئەو گەنجانە فێری ئەو چاکەیە کراون هەموو ڕۆژێ ئاوێن بە 100 کەس 100 ڕۆژیان بۆ نووسێ ئەگەر بڵێن لەو دنیاکە بڵێن لە ساڵێکا 100 ڕۆژون گتۆ لێک ڕۆژا 100 ڕۆژون گتۆ قسەکەی ڕاستە چکە ڕۆژەکەی خۆی ئاویشیا بۆ هەموو خەڵقا خێری ئەوانشی بۆ نووسراوە لە خێری ئەوانش کەم نەبێتەوە لەبەرەوە هاندانە بۆی کە خەڵق ئاو ببەخشێ هاندانە بۆی کە خەڵق چروکی نەکا لە ئاوە هاندانە بۆی کە خەڵق ئیسراف نەکا لە ئاوەکە هەر بۆ خۆی نەوێ ئاوەکە بۆ خەڵقیشی بێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسحابەی زۆر هانداون بۆی کە بیر هەڵکەنن و ئاو پاک بکەنەوە ئاو بن بە خەڵقی ئاو پیس نەکەن مامۆستا ڕاستەکەی من پرسیارم ماوە ینی بەڵام دەرێنەرەکەم ئەڵێ یەخولەکیشون نەماوە بەس با من ئەو یەخولەکەی لێ بخوازم یەخولەکە دەم بە تۆ هیچ پرسیارێکە لێ ناکەم چی بە باش دەزانی لە بابی ئامۆژگاری ئەگەر بە بینەرانی بڵێن سوپاست دەکەم والله جا خوای گەورە فلينظر الإنسان مما خلق من ماء دافق إنسان لە ئاو دروست بووە يخرج من بين الصلب والترائب خوای گەورە أفرمي ثم شققنا الأرض شقا فأنبتنا بها حبة وعنبا وقضبا وزيتونا ونخلا هر هموي وحدائق غلبة هر شي دار درخ ديبيني هر شي حيوان الزندور يبيني هر شي قوش دخون هر شي سوزاء أخون هر شي بروبومي الدنيا أخون لما لو هموي أصلا كي آوى قال آو نبي هموي نابي وبوغنكا لبروا فلينظر الإنسان إلى طعامه النا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا خوای گەورە فەرمێ با سەیری خواردنەکانکەن خواردنیان خواردنەوەیان خۆشتنیان جلوبەرگشتنیان پاک و خاوێنیان هەمووی ئاوە ئەگەر کەسێک لەسەر ئەم هەموو نیعمەتانە سوپاسی خوا نەکا دیارە کەسێکی زۆر سپڵەیە کە
کە کەسێک لەسەر ئەم هەموو نیعمەتانە مردووەکەش دەشۆ ئینجای خەیە قەبرەوە وەکو باسمان کرد لەو دنیای کەش کە ئینسانەکان زیندووە بنەوە پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە جۆرە باران نەبارێنێ ئاوێکی خەستە لەو مردوەکان دێنە دەرەوە لە قەبر وەکە شنە بەهەشتۆ بە ئاو پێشوازیان لێکرێ سپاس دەکەم مامۆستا ئای گەوری دایەتی مولاکمان سپاس دەکەین ماندوومان کردی خوای گەورە پاداشت باتەوە ئینشاءڵڵا خۆشەویستان هیوادارم ئەوەی کە پێشکەشتان کرا بە تایبەتی ئەم بابەتەی کە لەسەر ئاو پێشکەشمان کردن ئیسرافکردنێکی زۆر لە ئاوایە با بڵێن خەرجکردنێکی ئاوی زۆر هەیە کە بەڕاستی دەچێتە بابی ئیسرافەوە تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا ئەم بابەتەتان لە بابی ئامۆژگاریە وەرگرت بێ ئێوەی مسلمان ئێوەی ڕۆژەوانی خۆشەویست بزانن کە ئاو چۆن بەکارێنن و هەروەها چۆن پارێزگاری لە ئاوەکەن تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ